ئێمە وەک ژنانی قەندیل تۆڵەی ژنانی شنگال دەکەینەوە. ئێزیەکان کە کوردی ڕەسەن و بە درێژایی مێژوو لەم جوگرافیە ژیان ئەکەن و خاوەنی ڕاستەقینەی کوردستانن و لە باشووری کوردستاندا زیاتر لە شنگالن و لە بەشەکانی تری کوردستانیش بوونیان هەیە و بەشێکی زۆریشان لە دەروی کوردستان ژیان دەکەن و خاوەنی ئاین و دابوونەریی تایبەتی خۆیانن. مێژوو شایەتە کە تا ئێستا 73 لەلایەن دەسەڵاتدار و داگیرکەران و کۆمەڵکوژ کراون. وەکو ئاشکرایە کە دوازە لە ڕێکەوتی سەیهێشتی 2014 لەلایەن تیرۆریستە داعشیەکانەوە بە سەرۆکایەتی ئەردۆغان و نۆکەرانیان هێرشیان کرایە سەر و زیاتر لە 9 ملیۆن کەس ئاوارە و دەربەدەر بوون. هەروەها بە هەزاران شەهید و بریندار بوون. ئەمە جیاوازەوەی کە 7,000 منداڵی کچوشن کەوتە دەستی تیرۆریستانی دەحش و لە بازار وڵاتە هاوکارەکانیان کڕین و فرۆشتنیان پێکرا و دەستدرێژی سێکسیان کرایە سەر و یاخود کۆمەڵکوژ کران. بێگومان دەوڵەتە داگیرکەرەکان و نۆکەرانیان تەنیا بە کۆمەڵکوژی شنگال و داگیرکردنی حەفرین و برادۆس ناوەستن و دەیانەوێت تەواوی کوردستان کۆمەڵکوژ و داگیر بکەن. ئاشکرایە کە هەر لە دوای کۆمەڵکوژی ژنانی شنگال هێرش و ئازاردان و دەستدرێژی سێکسی بۆ سەر منداڵان و ژنان ڕۆژ لە دوای ڕۆژ و لە زیادبوونە. نمونەی هەرە دوایش دەستدرێژی کوشتنی دلینی تەمەندە ساڵی دهۆک بوو کە لەلایەن پیاوێکی ترسنۆک و بێئەخلاقەوە ئەنجامدرا. بەوێستە داگیرکەران و دەسەڵاتی پیاسەلاری ئەوە باش بزانێت کە ژنان و بەتایبەت ژنانی کورد هەرگیز کۆیلایەتی و بندەستی قبوڵ ناکەن و بەردەوام لە خەبات و تێکۆشان بۆ هەموو دنیا سەلمان کە دەتوانن خۆیان بەڕێخستن بکەن و لە مەیدانی شەردا ڕۆڵی سەرەکی بگێڕن. وەک هەموو جیهان دەزانێت کە شکان و ناوبردنی داعش لەلایەنی مەیدانیدا لە سەدەستی هێزەکانی یەژەشە و یەپەژۆوە بوو. هەروەها لە بواری سیاسی کۆمەڵایەتیدا خاوەنی چەندی ڕێکخرا و کۆمەڵن لە نمونەی ڕێکخراوی تەژە لە شنگال. بۆیە ئێمە وەک ژنانی بناری قەندیل و ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە پێنجەمی ساڵڕۆژی کۆمەڵکوژی ژنانی شنگالدا سەری ڕۆژ و ناوازودا دەنوێن بۆ تەواوی شەهیدانی کورد و کوردستان و بەتایبەت بۆ ژنانی شنگال. لە هەمان کاتە داگیرکەران و نۆکەران ئیدانە و ڕسوا دەکەین و بەڵێن ئەدەین کە تۆڵەی هەموو ژنان و بەتایبەت ژنانی شنگال بکەینەوە.